سری خوب بلند که و برای خوب داره و پیام کانال سپیدایا دوتای تاثیره که جان کشیدن. مرۆڤ دەتوانێت لەگەڵ زۆر بوونەوەری جیاوازدا خۆی بگونجێنێت تەنانەت ئەگەر بوونەوەرەکان ترسناکیش بن. عەبدولستار نزیکەی 30 ساڵە لەگەڵ مارە ڕەشەکان ژیان بەسەر دەبات. ئێستا ئەو لە نێو ماڵەکەی خۆیدا مار بەخێو دەکات و وەک خۆی دەڵێت منداڵەکانیشی لەسەر ئەوە ڕاهێناوە کە هاوڕێی مارەکان بن. السال 1983 هیوا 12 ام دەبێژین دیماکۆ 84 من در سووێتیا گرتنا مۆرە و من پەیوەندیە خۆلگەل مۆرە گرێدایە. شکر بۆ خودێ پەیوەندیە بچیکە خڕەکۆیەت گەل مۆرەدا چێتریۆ منە. ئەو پتری من 8 مۆرەتکەن و مۆژی پتری من ئەزێم 8 کاتن. سەرجەم ئەو مارانەی عەبدولستار بە خێویان دەکات ماری ڕەشن. ماری ڕەش لە توانای دایەجۆرەکانی تری مار بخوات. دەشتوانرێ ماری ڕەش لە بواری چاودێریکردنی ماڵ و باغ و بێسانەکانیشدا بەکار بهێنرێن. مۆرێ ڕەش حرەسیەل خودۆنێ ڕازیش گریت ڕازیش گریت. ئەکە مۆرێ بژەحەرژی ببینیتن نۆفی ڕازیدا مۆرێ ڕەش وی مۆرێ بژەحەر نۆهێلیتن. ماری ڕەش نەک تەنها دوژمن نییە بەڵکو دەتوانرێت کراسەکەی بۆ چارەسەرکردنی چەندین نەخۆشی جۆراوجۆر بەکار بهێنرێت. ئەو جورێت حەبوو خوددا سل کرۆسەوی دەستکەم کرۆسەوی وتینم کەمەت نۆف کەپسولێدا و کرۆس ژێتاڕە گەڵا جۆراز دێ حەبێ چێکم ئەف هەر شۆتە بلێت محولید بن بە دوونێەوە بێ بەڕۆن بەرمەدۆنا خەڵکەکی و خەڵکەکی استیفۆدا بخۆ لێ دیت ئەلحەمدولیلا. نەک تەنها مار بەڵکو ئەم پیاوە پێشتر و ئێستاشی لەگەڵدا بێت هاوڕێ لەگەڵ مارەکانی چەندین باڵندە و گیانداری تری بەخێو کردووە تا ئێستاش هیچ زیانێکیان نەبووە. ئەس سیڤیدارم ملەتێ مە کورژێک هوسا چاوکەتە وان گیانەوەرا ڕەحمێ ئێکوددا ببەن ئێکودو بگرن ئەوان حەیوانەتا چاوە ئێکودو گرتیە ئەوە بمە ئەوە دی کوترە ئەوێ دی مۆرە ئەوێ دی بچیکن چاوانوکە بینە دۆستێت ئێک واسە ئەو ژێکودو بگرن. ماری ڕەش دوو جۆرن هەیانە ژەهردار و هەشیانە بێژەهرن. ژەهری مار دەکەوێتە ژێر ددانەکانی و لا کاتی پێوەدانی بە مرۆڤەکان ددانە کوونەکانی بەکاردەهێنێت بەڵام تا ژارەکەی تێکەڵی خوێن نەبێت کاریگەری نابێت. ئێستا عەبدولستار لە نێو ماڵەکەی خۆیدا زیاتر لە 30 ماری هەیە و شەوانەش ئەم قەفەزە شوێنیانە. وجێخو 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 لێ یاڵڵا درڕندەیی بەشێک لە مرۆڤەکان وای کردووە تەنانەت گیاندارە ترسناکەکانیش لیان بە دوور بکەونەوە. ئەگینا خۆ لە ڕاستەقینەدا هەمیشە مرۆڤەکان هاوڕێی گیاندارە ترسناکەکانیش بوون. نمونەش بۆ ئەم قسەیە کاک عەبدولستار و منداڵەکانین کە ئێستا بوونەتە هاوڕێی ئەم مارانە. ئازاد تاڕق کەناڵی سپێدا ناحی قەسرۆک.